ئێوەتان باش زۆر بە خەیاتی هەموو لایەکانەکەین بەناوی ڕێکخراوی ئازادبوون و ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان. ئەمڕۆ بوونتان لێرە بەرزدەنە خێنین میوان ڕێزەکان. جێ خۆشحاڵی کە ئێمە ئەمڕۆ لێرە پلاتفۆرمێکمان دروست کردو و کۆمەڵێک پرسی گرنگ و جدی باز دەکەین لێرەیە. دەبوونبوونی ئێوەش لێرە بەکەکەوە هاتنی پرسی تاک و ئازادی ژن و یەکسانیە. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان کە ئەمێ ڕێکخراوەکان پێناسێکی بۆتان بۆ بکەم کە هەردوو ڕێکخراوەکان بە سەردانی ئەم پانێڵە. ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان ڕێکخراوێکی ناحکومی سەربەخۆی قازانجنەویستە لە ساڵی 2007 دامەزراوە و چەندین پرۆژەی ئەنجامداوە لە هەرێمی کوردستان و لە عێراقیش. ئەمانجا ڕێکخراو بەدیهێنانی کۆمەلگایەکی مەدەنیە دوور لە پەرادەستخستن و توندوتیژی لە ڕێگەی ئەنجامدانی پرۆژە و گروپەکانی داپۆکیکردن. بێگومان ڕێکخراوی ئازادبوونیش ڕێکخراوێکی ناحکومی قازانجنەویستە لە ساڵی 2019 دامەزراوە لە پێناوی سەربەخۆیی و ئازادی کاکەکەس و تواناسازیکردنی تاک بە ئاڕاستەی پەرەپێدانی توانامرۆیەکان لە ڕێگەی خەباتی مەدەنیەوە کار دەکات. ئەمڕۆ لەگەڵ سێ پانەڵیستی بەڕێز هەرسێ هاوکارم دکتۆر نیاز نەجمەدین طبعا ئەوشەکانی ئێستایان جەمەعات بۆی ئاوای پرۆفیسۆری یاریدەر دکتۆر نیاز نەجمەدین کە ئەویش بڕۆنامەی دکتۆرای هەیە لە زانستی ئابووری لە بەریتانیا بەدەستی هێناوە. پرۆفیسۆری یاریدەرە لە زانکۆی سلێمانی بەشی ئابووری وانە دکتۆر. بابەتەکەی ئەمڕۆ دکتۆر لەسەر نایەکسانی گەشەی ئابووری و دۆخی ژن لە هەرێمی کوردستاندا دەبێت. هەروەها خاتوو هاناشتوان میدیاکار و بەڕێوەبەری ڕێکخراوی ڕاگەیاندن و ڕووناکیریشمانە. بابەتەکەی خانەخان لەسەر وێنەی ژن لە میدیای کوردیدا دەبێت. بەڕێز دکتۆر ئارام کەوتر حەمەساعید دەسەڵات و توندوتیژی کولتوری چەوسانەوە ئەمە بابەتەکەی دەبێت. دکتۆر ئارام مامۆستایە لە بەشی کۆڵۆناسی زانکۆی سلێمانی ئەندامە لە ڕێکخراوی خەڵک بۆ گەشەپێدان. منیش ڕۆزا شەخانیم لەمچووی زانستی دارایی و بانکم ڕاگەیاندکارم. ئەمڕۆ بەڕێوەبەری پانێڵەکە لەگەڵتان ئەدەم بە هیوام حەقتان نەخۆم لە کۆتاییدا کە ئاگەشتینە مەرحەلەی پرسیارەکانی ئێوە یاردیت. جا سەرەتا دەچینە لای پانێڵی دکتۆر نیاز. دکتۆر نیاز لە ماوەی 20 خولەکە بابەتەکەی خۆیتان پێشکەش ئەکا. دواتر لە کۆتایی هەر سێ پانێڵەکە ئەگەڕێنەوە لای گفتوگۆکردن و پرسیارەکانی ئێوە بۆ ئێستا پرسیارەکانتان بنووسن. دوای کۆتا هەر سێ پانێڵەکە تەواو دەکەین دواتر پرسیارەکانتان لێوەرەگرین. ئێستا دکتۆر نیاز نەجمەدین بابەتەکەیمان پێشکەش دەکات بە ناونیشانی نایەکسانی گەشەی ئابووری و دۆخی ژن لە هەرێمی کوردستان. فەرموو دکتۆر. لەبەرەوەی یەک نیگمایکمان هاوڕێیان ئەمە ئەگوێزینەوە بەنێ ئێوەتان باش زۆر سپاس بۆ ئامادەبوونی بەڕێستان سپاس بۆ هەردوو ڕێکخراو کە ئەم ئێوارەیان سازان و بەخزمەندی وشکین. لەم ئێوارەیە باسی نایەکسانی گەشەی ئابووری و تێڕامانێک لە دۆخی ژن لە هەرێمی کوردستان ئەکەم. ئومێدم هەیە هەوڵێم دەست بەرم بۆ هەندێک بابەت کە بەڕای خۆم لەناو ڕۆژنبیری ئێمە بەتایبەت لەناو ئەدەبی فێمینیستی ئێمە کەمتر دەست پێدراون کەمتر ئاماژەیان لێکراوە. لەوانە ئەگەر لە وڵاتێکە گەشەی ئابووری ڕووبە ئێمە پێڵێن چاڵی پرۆسەی کەڵەکردنی سامان کەڵەکە پێ لە ناو نەتۆیە لە گروپێک ژنجی لەسەرێ. ئەگەر ئابووریەک نەوتی بێ ژنجی لەسەرێ. ئەگەر قەیرانی ئابووری بێ بەتایبەت چی لەسەر ژنێ. پرسی ژینگە هیزبوونی ژینگە چ کارێکی لەسەر ژن هەیە. ئەم باسە لەسێرەوە ئەخەمە ڕوو. یەکێکیان دەربارەی نایەکسانی و ڕەچەڵکی نایەکسانیە، ئەوەتریشیان دەربارەی گەشەی ئابووریە و ئەخیرەن ئەگەڕێمەوە بۆ پرسی ئایدۆڵۆجیا
چۆن دامی ئەو نایەکسانیە کارکردنە نێوانمانە هەیە. لەوەی یەکەم لە دەرگادە شەڕکی نایەکسانیە دەستکەیەکەم ئەوەی کە پێویستەکە هەمومان بیزانین یان بێزانین ئەوەیە مێژووی ئەمەی کە پێم هۆمۆ سابیلس ئەمەی کە مرۆڤ ئەم نوعە دەگەرێتەوە بۆ 200,000 ساڵ. بەدێژەیە 200,000 ساڵە مرۆڤ بەشی زۆری نزیکەی نەسانەوە حەوتینەوە هەشتی یەکسانان ژیان. ئەم قسەی دوایە چی نووسێتکە بۆچی گرنگی بیزانین ئەمەی کە گەڕەن دیاریکەی نایەکسانی تقریباً 5,000 بۆ 10,000 ساڵ. ئەو زەمانی پێشوو مرۆڤێکی یەکسان خواست اعتیباری زۆر بوو لەناو کۆمەلگایە. یعنی باڵێنی گەر نمونەی سادە بێنەوە ژن زیاتر عاشقی ئەوانە بوو کە سیفات یەکسان خوازانیان هەیە. بە زۆر سەردەمەوە کە نایەکسانی گەشەی کردووە ئەگەرچی لە زۆر زەمانی دوای ئەوە شاهد چاڵەنجێکی زۆری نایەکسانی کراوە و وەکو زاهیرەیەک قبوڵ نەکراوە، بەڵام لەو شوێنانەیە کە زۆر تۆڵ بووەتەوە زیاتر مرۆڤەکان مەیلیان بەلایەو کەسانەیە کە دامی نایەکسانیەکەن. ئەمەش بۆ ئێمە خەپەتێکی زۆر بێت. بۆچی چونکە بۆ باسی نایەکسانی هەڵمیشان بێت چونکە زۆر بە چەند وشەیەکە تعبیری لێ بکەم. نایەکسانی بەدیلەکە لە چوار وشایەکەتانە معنای دروست لەناو نێوانمان دڵتەقێنە، عاشقکوژە و دڵیش بیسەکە. دوو نووسەرهەن بەلای فرانسوا و دیواڵەڵێن سروشتی مارکەبیرانی نێر لە کۆمەلگایەکی زۆر نایەکسانە جۆرەیانەی خاتە ناو گۆڕەپانێکەوە کە تەنانەت هەر هاوڕێکیشە و دوژمنی وەکو دوژمنستێک بکەیت تەنانەت هاوڕێکانی خۆشە دڵت بیسەبێت لە کاتێکا لە کۆمەلگایەکی زۆر نایەکسانە بژین نایەکسانێکی زۆر گەورە. بە هەر حاڵ مرۆڤایەتی لە 5,000 ساڵی ڕابردووە ئیتر وردە بە سەقامژی دەبێت واز لە شوانکاری و ڕاوکردنەوەانە هێنن ئیتر لێوە محاوەڵی دەستکردن بەسەر کار دەست بێت. بەڵام منە بۆ ئەم باسەی ئاعتیمادە بەسەر کتێبێکە بە ناوی ڕەچەڵەکی نایەکسانی داینامیکی نایەکسانی پرۆفیسۆرێکە بە ناوی جۆن مۆسمەن ئەم بەشم لەوە دەهێناوە. بەڵام لە سەرەتایە ڕەچەڵەکی نایەکسانی چۆن بستێت ئێمە هەموومان بیرنەوە بینەوە خەڵک هەوڵەیە بۆ ئەوەی پاوەری هەبێت دەسەڵاتی هەبێت پارەی هەبێت. دەسەڵاتیە ئەی بۆ پاوەرە پێویستە، ئەی بۆ دەسەڵاتە پێویستە، ئەی بۆ حەزێکی سامان لەناو خەڵک هەبێت. لە زۆر کۆنەوە بەتایبەت لەم 4,000 ساڵە یەکێک لەو هەوڵانەی پیاوانیانە بۆ دەستکردن بەسەر خودی پارە و دەسەڵاتانە بووە بەڵکو بۆ ئەو بەدەست بەسەر ژنانگرن. بۆچی ویستیان دەست بەسەر ژنانگرن؟ کۆمەڵێک فاکتەر هەیە. یەکیشانەوەیە نەسلی خۆی بگوازێتەوە، هەموومان حەزەکەین ببین بە باوک، ببین بە باپیرە گەورە بەبێ خولدا ئەگەڕی و چێژێکی زۆری هەیە. پێشگە لەوانەش ڕێکۆگنیشن، یعنی من هەربی لە بێکارەکەەوە بێکارێک بۆ بێتاقەتە بێت بەتەنها لەبەرەوە نێ بێپارەیە لەبەرەوەی نە کۆمپانیای نە حکوومەتێک نە حیزب کەس اعتیباری بۆ دانانە کەس پارەی لێ کەس ئامادەنی ئیشی باتێ. ئەنجا کە تۆش پیاوی ژنێک حەزی لێ نەکە ژنێک خۆشینەوی تووشی هەمان ئەم حاڵەتانی بۆیە پیاوان تێگەشتن لەوەی کە ئەمپا بەهۆی پاوەڕە ئەتوانن دەستیان بگا بەسەر کۆمەڵێ ژنە لەباتی ژنێک. ئەنجا ئەکێ بڵێن نایەکسانی یەکەم لەو کاتەوە دەستی پێکردووە کە فرەشین و لەگەڵ فرەدۆستی بە مەقسوودی فرەدۆستی باسەکەم و دەو دەشەشمەوە سەر ئەو مۆزۆعە کە جاکە دەست پێەکە خۆی بەرهەمێنێتەوە. بۆچی؟ چونکە بناپەسێکی زۆرەکێتە نێوان ئەوەی بۆ دەسەڵات و پارە و سامان کەڵەکەکردنەوەانە چونکە ئەمانەیە کۆمەڵە ژنمان هەبێت لێوە وردە کە خۆی بەرهەمێنێتەوە. هەموو جارێ ئەمە زیاتر دەبێت و زیاتر دەبێت نایەکسانیەتە تۆق دەبێتەوە. بە شێوە شۆگان ئێمە لەو مێژووەوە بەمانەیەکتر بڵێ لە هەر کۆمەڵگایەکە فرەشی تیا بوو وە فرەدۆستیشی تیا بوو. یەکسەر زانم کۆمەڵگایەکی نایەکسان مەسەلەن بە 5 پیاو 20 ژنی هەیە بە 100 گەنج ژنێکیان پێ نایەندێت. یعنی یەک لەو 100 گەنجە کەسی احتیاجی نەکات تێبژین. جا بزانم کە منوتر چۆن دڵتە تەقێنی نایەکسان چۆن بڵێ ناتەقێنێ کە ئەیبینی عاشقێکی بچووکە هەیە ناتوانانی پێی بگی لەبەرەوەی دەسەڵاتدارنی پارەدارنی وا بڵا هەموو شتەکانی تر. بە هەر حاڵ
لاورا بیت لەم بارەیەوە ئەڵێ لە کات شوێکی جیاوازی مێژووە زۆربەی کات لەکوێدا یەکسانی هەبوو بێ یەک پەیوەندی هەبوو یەک هاوسەری هەبوو لەکوێدا نایەکسانی هەبوو بێ فرەشنی فرەدۆستی هەبوو بۆ یەک ئێمە دیارەدەی فرەشنی فرەدۆستی بینەوە کۆمەڵگەیەکە ئۆتۆماتیکی کسە تێبینەوە و کۆمەڵگەیە خەریکی خراپ بۆچێتە ناو کۆڕۆلی تاوی نایەکسانیەوە بێگومان فرەشنی فرەدۆستی پێویستی بە دەسەڵاتی زیاتر یعنی منافەسی زیاتر لە بینمانە میلیۆنە ئێمەی پیاوانە ئیتر ڕۆستەکە بەردەوامە بێ گرنگ تۆ زۆر پیاوەبینی زۆری شەکەن داوەنی ژنی شەکەن یەکی لە سەرەکان چیە لەبەر یە بێ لە زەلیلەکە دایان کۆمەڵاتەتە ئێستا بێ لە مۆبایلەکەیە بێت ڕاو دەبێ شاناسی پێکە سەرکەوتت چییە ئەوەیە کە من توانیمە لە عومرێکە 10-15-20 ژن و بەرزی و بێ ئاشکرا هەم بێ طبعا المنافسة زۆر کۆسە لەبەرەوەی ئەم پیاوەیان باخیشیە و شوقەشیە و ئەتوانێت بۆ دەرەوەسەی تر ناتوانن یعنی وەزی نەفسی زۆر باش نیە وانە ژنانی بەڕست ئەمە چی بەسەر ژنێنێ طبعا ئۆتۆماتیکی ژنیش ئەکرێتە سەرەوەی بە دوای دەسەڵات ئاگەڕێت چێ دەسەڵاتی لە کۆنا زیاد ئەمە لە سایکۆلۆژیادا سەکرێت ژن و پیا هەردووکیان حەزی یەکەم جار کەسێک یەکترێکن حەزیان لە شتێکە بەڕێز بن حەزیان لە شتێکە کە جۆرێک ڕۆشی بری لەو پیاوە هەبێ یا ڕۆژ نایە دوای ئەوە گۆڕێ پیاوان حەزیان لە ژنیە تراکتبە سەرنجڕاکێش و جوان و جۆر شتانێ ژنان حەزیان لە کەسی پاوەفۆ دەسەڵاتە بۆچی لەبەرەوەی ژن ئەوێ بێ بەدایک حەز ناکە شوکا بە کەسێک ئەو ساکارمەش نەبوو بێت حەز ناکە لەگەڵ کەسێکا مناڵ دروستە کەم ناوەکەی هەژار بێت کەم ناوەکەی نەخۆش بێت بۆ ئۆتۆماتیکی ڕەغبەتە ڕاوەڵا کۆنیش ئەوەی کە ئازا بۆ هەنتەر بۆوانە تا حەقی دەوری هەبوو بەڵام حتا ئێستاش مەسڵ یعنی ماسوولکەکان ئێستا خۆتان نەزانن کۆڕی خۆز و جستم جوانەوانە ڕەغبەتی زیاتر لەناو کشانە پەیان کردووە پیشە بەرچەکە ئەکەوێتە ناو ئەوانیش بۆیە تۆ ئێستاشی بینی ئەوان مەسڵەتێکی زۆرەکەن لەسەر تەجمیل و جۆرە شتانە بەڵام وکوتم ئەبێ بێنێزەکان هەڵبژێرن ئەلێرەیە تیۆری دانوێت کە ئەم سەرە بەکارێنێ ئەڵێ یەکەم یەکسانی ئەو سەرەدە کشینە طەبیعیە بۆ یعنی من کە ماڵمەتەوە لەبەری لە کۆن نەباتی لە گەورەکان احتیمالە یەکێ بوو بێتن لەوانی بۆ ئەو زەمانە دەسەڵاتدار بووین ژنێک اختیاری ئەوی کردووە لەبەر ئەو دەسەڵاتانە کە هەیەوە ئەنی تر پڕکراوە بەسەریان مردووە نەماوەتەوە یا شتێکی تر کە هەرکی دێمە مابێتینەوە ڕەنگە بە سوڵتەی کیلۆژیش نەمابێتەوە وەبسایتێکەیە نای عاشتی بەنسمە لە ئەمریکا لە 2015 هاکرا دروشتی وەبسایتەکەەوە بوو ئەیوت ژیان کورتە دۆستیان بگرن کە هاکرا داتاکان بڵاو کرانەوە سیرەکەن 30 ملیۆن پیاوی ئەمریکی ئەدەڵت بەسەر شتەکانیانە دەسەرتێکە بوو تەنها 5 ملیۆن شتیان ئەکە بڵێ داتایەک هەتا ژنێک خەریکی کاری دەستوازیە 5 بۆ 6 پیاو خەریکی کاری دەستوازیە ئیتر ئەمە دوایی مقابلەی سەرۆکەتەیان کرد سەرۆکی وتی ئەزانین چی بە ڕاستیەک تا پێ بڵێ لە پرسی فرەدۆستیە یا پێڵم خیانەت لەوانە پرسەکە سەرکەوتوو چکە سەرکەوتوەکان دائیمە حەق بە عەقل خۆیان ئەزانن شتێکی تریشیان جا سەرکەوتو شتێک نییە پارە بێت ڕێزم بۆ هەر هەمووتانێ وردەوەم لەوانە نەبێت کە گوێیان لێمانە هەیە بە ڕۆشنبیریەکەوە نییە جملەیەکی شعری جوانێکی بەبری کچەکەیا و بەس هەدەفە تۆ لە ژێرەوە شتێکی ترە هەیە ڕۆشنبیری بەکارێنێ هەیە پارە بەکارێنێ هەیە قووەت و دەسەڵات بەکارێنێ بەهەرحاڵ بۆیە نووسەرێکی وەکو جۆن کرێر ئەڵێ thinking about power کاتێککە بیر لە پاراکەنەوە لە دەسەڵاتەکەنەوە وایان لەگە بیر لە ژنکەنەوە لە سێکسکەنەوە کاتێکش بیر لە سێکسەکەنەوە ئەڵێن بەخوا دەسەڵاتی چکە چەند دەسەڵاتی زیاتر بێت سێکسی زیاتر بێت کورتیە بەشە بەوەیە هەر کۆمەڵگایەک فرەشکی فرەدۆستی وێرانی بکە هەیمانە کێشێ بەسەریە ئەوە بەرامبەر کۆمەڵگایەکی تر کە یەک هاوسەریتیایە یا یەک عەلاقەیەتیایە ئەوە ئەلۆڕێ يعني بكون شرط كمان كان حتى قطاع عسكري شو اللي قبل اسمه رأينا باش كان خليج أما بنوكان السلام أما أبدا سر يعني نافع من هدفك ترجع يعني خوينا بلسنا وأنا كشكل يروح بس أما بقى أوبلا ليه منعكم ناقشكم تنهادي باشا يا تنهادي تكفر لك هذا يعني عائلة يعني فردوس يا فرجل يا نزان أو أحسن زوزو باشا يبقى
دەستی بۆ برێ لە کۆمەڵگەی ئێرە بەرچاوبوونی کە تێکی لەوەی خراپەکان هەریشە لە مۆدەرانە چکە هەریشە دێمازانین زەواجیش تا ڕادێکی زۆر پرۆبلەمە لەر و گلەی گازندەیەکی زۆری لەسەرە کە بە شوێنی خۆی بەسەر تەوەری دووەمەم کە گەشەی ئابووریە گەشەی ئابووری چییە؟ ئەوەیە کە داهات زیاتر لە وڵاتەکان کەسێکیان بۆ داناوە نایاناوە GDP یعنی کۆی بەرهەمێنێتەوە دوای ئیشکردنەوە بە دۆلار لەو ساڵە عێراق بۆ نمونە ئەوەنە دۆلاری ئینتاج کردو بەرهەمەکەی بەیانە دۆلارە زۆر باشە کارێت چونکە بە ملیۆنان کەس لە هەژاری ڕزگارە بێت بۆ نمونە سین لە ماوەی 13 ساڵە لەنەوە حەو بۆ 2010 توانی بە ملیۆنان کەس لە هەژاری ڕزگار بێت شتێکی هەیە دوو قۆناغی هەیە تقریباً پێم قۆناغی کاچەپ پێگەشتەوە لەگەڵ قۆناغی دەستپێکردن لە لوتکەوە قۆناغەکەم زۆر ئاسانە ئەتوانی گەشەکەی مەسەڵەن گەر بە من بڵێ ئابووری ناسێک چی بکەم بۆ ژیانم ئەڵێم هەوڵ بە کاچەپ بکەیت هەوڵ بە لە شوێنی خۆ نەچەقی بجوڵای گەر یەک کەس گەشەش بێت بەس مەترسە یەک تۆز گەشە لە ماوەیەکی کەمە ڕێنمانەوەی زۆر قورسێ بێت بەشەکەی نمیشڵێت هەر تۆ سێریش کە خەریکی زمانی ئینگلیزیت بە 2 مانگ بیکە 4 مانگ بیکە تەواو ئەو 4 مانگی کە خەریکی دڵداری و ماسیج و ماسیشکاری بووی ئەوەی بۆ کردەوە ڕۆژ پێوەن بووکانەوە یعنی بووکانەوە کۆ زیاترە لەوە بەهێنانەکەەوە پێم ئەدڤایزەرێ بۆ مناڵەکانمان کەم لە حوزور جێناتدارە بە هەر حاڵ ئێستا ژن بەڕای من لە قۆناغی کاچەپایە لە قۆناغی ئەوەیە کە بە پیاوان بگاتەوە زۆر باشە هەنگاوێکی چاکەنێ لەم بەرەیەوە ئەم کێسەی گۆشەیەشۆ دەستی پێکردووە لە سەرمایەداریە تقریبەن تا 200 ساڵەوە پێش هەموو بەشەریەت پێشتر نزیکی 1000 دۆلاریان بۆ لە ساڵەکە لە پڕا زاهێرێک سەری هەڵا مەجموعەیەک سەرکەوتو دەوڵەمەند مەجموعەیەک فەقیرمانەوە مەجموعەیەکیش چەقی مەجموعەیەکیش چەقی جا ئەمانە هەندێکی ڕێگایەکیان دوای سەیریان کرد شتێکی زۆر خۆشڕوویاوە لەسەر لەناو بەشەریەتەیەش گەشەکردنە بەڵام شتێکی زۆر خراپڕوویاوە ئەویش نایەکسانی بەسیارە گەرکردشەوە باشە هەرزانانێ گەشەکە وڵاتی گەشەکە ئیلای بێ نایەکسانی دەڵا بێن یعنی بەناوی تر بێڵە ئەمە هەکرێ پیاوان لەبەرەوەی کە گەشاکەن و دەسەڵاتیانی و سیارە و خانوشتەکان جوانە شایەت بەن بە پەیوەندیەکانی تریەک بە نایەکسانێکی زۆر لەگەڵ خۆشەویستەکانیان پرسیارێکا دەکەشەوە باشە بۆ عێراقیەک لە ساڵەکە 6,000 دۆلار لە ساڵەکە بەڵام ئەمریکیەک لە 2019 زیاتر لە 6,000 دۆلار پێیان کرد بەڵامەکەی دروی اقتصادیەوەیە ئینتاجیان فەرقیە یعنی توانای بەرهەمهێنانیان فەرقیە باشە بۆ توانای بەرهەمهێنانیان فەرقیە هەبێت شتێکی بێ لێرە زۆر فەرقە یعنی با بڵین بۆ ئێستا ژن لەلای ئێمە دەستی کردووە بە کۆناغی پێگەیشتنەوە بۆ ئەوە داهاتیان کەمە ئەوە لە بەرەوەی ئینتاجیان کەمە نا لە بەرەوەی لە تەبیعەوە ڕاستە تەبیعە دەوری هەبووە یان خوددا دەوری هەبوو بەڵام ئێمە پرۆسەکە با لەبیرمان نەچێت بەشێکی سیستماتیکی کۆمەڵایەتیە چۆن لە قۆناغی تەبیعیە بایۆلۆژی فاکتەرە بایۆلۆژیەکە زاڵ بوو هاتن بە هێزەکانی سەلێکت کرد تەبیعە ئاواش کە گەشە دەست پێیەکە بە هێزەکان سەلێکتەکە لە ناویشە پیاوان و لە ناو ژنەکانە سەرەتا کێ ئەوەکات سەلێکتەکە جوانەکان تا جوانەکان نیشان دەستکەوێت ئەوانی تر دەستیان ناکرێت جا بزانن چیش حەقێک هەیە بە حەقی ژن کە وردە بیدەوە یعنی بۆی شتەکە لەوە دەرچین کە چینایەتی دەوڵەمەند و فەقیریان کرێکارەوە بچینە ناو کۆمەڵە وردەکاریەوە کەواتە ژن ئینتاجیکی زیاتر دەکات و ئەبێ سەبەبەکە ئەوەی کە بە عام کۆمەڵگایەک تر دواکەوتوترەکەم تر پێشکەوتووە کۆمەڵێک فاکتەری گەشە هەیە کە لە قۆناغی ڕاگەشتنەوە ئیسرائیلەیەکی یەکیشیان لەوانە پێمە سەرمایەی مرۆیی و بەرهێنان کە لە سەرمایەی مرۆیی مەسەلەن لە زمانە لە کۆمپیوتەرە لە اختصاسە گەشاژی ژینی ئێمە مەجاڵیان جۆرەشتەی نەبووە زیاتر لە دابەشکردنیی کارە خلکانیانە لە ماڵەوە تۆ بۆت هەیە لە ماڵەوە دانیشی دویشی خۆبی بەڵام پیاوان بۆیان هەیە لە دەرەوە تەڵان پیاوان لە دەرەوە فێرە بن ئەزمونیان زیاگە تەبیعەتیانە گۆڕێ ئەمان تووشی بۆڵەبۆڵ و کۆمەڵەشی شتی لەم چەشنارن کاتێکیش کە هەیە لە بازاڕەوە فەقیرانە چی لە لەحظەی هەر لە دەرەوەیان لە بازار بەرەو بازار تر بەدەستەکە بەیسەلان ئەوە کچێک پەیوەندی کردەوە برادێکی کەسێکەوە بە دوای ئیشاگەڕە یەکسەر مێشکی پیا و لێات و خوانات شڵێتی ڕاوکردن مەسیجێکی بۆ بنێرێ کاکە مەسیجە نێرێت تەواو مادەم مەسیجە نێریانی حەزی لێ ینی ئەمەل هەیە ئەمان بەدەست بگاتەوەوانە وردەوە داگیر دەسەرێ وابیشت و بەردەنی ماڵەوە بە قوربانم زەبەر پێویستە بە ماڵەوە مەسیجمەکە بە تووشی کێشە و گەشتان هەبێت بە هەر حاڵ ژن هەنگاوی ناوە وەکوی بینی لە سیاسەتا چۆتە ناو پەرلەمان و حسەیان زێ کردووە و هاتوونەتە بازاڕەکانەوە بەڵام خلافی من لەگەڵ فێمینیستی کورتی کە دوایە چوون سەری بە کورتی ئەوەیە ئەمانە
هەر باسی واکەن بێنەدەرەوە بەڵام باسە پرۆسی استقلالەکە ناکەن چۆن پرۆسی کاڵەکردنی سامان ئەمان ئەکا بەژێرەوەمان استقلالەکە چیان سەرکەوتووە بەهەڵ کوتەکەی ئەوەیە سێ مۆدێڵمان هەیە یا سەرکەوتن یا چەقی یا ناومەفهوم مثلا کۆریای باشوور بە سەرکەوتوو دامرێت ئەرجەنتین بە چەقی و دانیشتە کۆن لە مسڵەکانە پێشەنگیدا بوو و نایجیریا بە شکست خواردوو دامرێت ژنێ کاتێک ئەگەر ئەمەش بەم شێوازە بێتە پێشەوە بە بڕوای تووشی کۆمەڵە شکستی گەورەیە کام ڕێگەیە باشترە بۆ سەرکەوتنی بۆ لە خۆناغی پێڕاگەشتنەوە بوو خۆناغی نەوت ئەگەسی نەوتکی لە ئابووریە یەکسەر زانین نەخۆشی هۆڵندی ئەوەیە کە وڵاتەکە نرخی پارێکی بەرزە بێتەوە و استرات زیادەکەوە هەر خەریکی بەرخۆریە بن و بی لە پاشەکەوت و شت ناکەن مهمە بەلایەنەوە قاپێک ویست و شەرابێت لە دەرەوە بۆ بێت و کچ و کاڵدەویان بێت دوایان لێت لە کۆمەڵگەکە وەزەی مستەقر نییە ژیانیان داهاتە بڕەکەمە بێتەوە داوازێ ئەوەی حاڵێکی هەرامەتانی زانن ئەگەر بۆ نمونە ئێمە چپیاو چژن لەسەر هەمان خەت بڕێن وەکو میتافۆڕەمان بەکارهێنم بێگومان احتیمالی زۆر هەیە بەسەماتی زۆر گەورەیە چکە چۆن نەوتژینگە پیسەکە ڕێگایەکی کەس ناکات چۆن نایکسەنیی گەورە دروستەکە بەڵام من ناڵم لعنەتەها بەشی خۆشی ڕەحمەتە ئاواش ئەگەر ئێمە بەو ڕێگا زۆرە خراپە دەستکەین بەم زاگیرەی فرەژنی و فرەدۆستی و هەرێکەمان لە کۆمەڵە ئافرەتان لە کۆمەڵ پیاوی دەسەڵاتدار و دەوڵەمەند نزیک بن بە هەما شوێنەکەی بەڵام قسەکەی من ئەوەیە کە ئابوورینەوەتی خۆی ژنەکاتە دەرەوە و لە ئێرە شۆ نایکسەنیی تر دروستە بێت زیاتر قتاعەکە بە دەست پیاوانەیە لە ساڵ دەی لە عێراقا خۆی کەم هێزیکار دەخاتە ناو قتاعەکەوە جاوەرە لەویش لە ساڵ دەی ژنانە زیاتری پیاوانەیە ڕاستیش لێ زۆر بەرزە نایکسەنیی تر داتوشە بێت باڵێ باشە دەستێن بڵ چەند دەقەت سێ چوار دەقەت ئەگەر پێنج میتر زۆر سپاس دەکەم بە هەر حاڵ ژن لە خۆناغی ئەومان لەبیر بێت لە خاڵێکی زۆر نزمەوە دەستی پێ کردووە بەڵام لە خۆناغی پێڕاگەشتنایە و باسیشمان کرد کە ئابووری ژوو بوونەوە طەبیعەکە کە شەڕوویە سەلەکتی بەهێزەکانەکە لێرە پرسیارێکە دەپێشەوە ئێستا ئێمە ئەگەر ئەمانەیە بە سەرمایەی مرۆیی هانی گەنجەکانمان بین لەلای شەژنان بێنە پێشەوە و ئێمەش داعمیان بکەین بێنە پێشەوە ئایا ئەمە ئیشەکە حکوومەت بیکات کە تاعیف ئەم بازاڕی ئازاد و لیبرالیزمە چکارێکی لەسەری بژین ڕاستیەکەی بەڕای من باوک سەرەری بە سەرمایەداری و بە گەشەی قتاعی خاص دەگەیشت و لە کۆناغێکەمە ژن زۆر زیاتر ئیستیغلال کرێ کابێ ئێمە ئاگامان لێ بێت بۆ نمونە بەپێ ڕاپرسێک لە 10 ژن 8یان هەراسانی سێکسیان توش بووە و هەموومان ئەزانین لە شوێنی کارە ئەترسن مانیجەر دایرێکتەر ئەگەر حەوشیان پێکرد نایەن ئەسڵ نایەن بە کەسوکاریان بن ئەسڵ نایەن بە پۆلیس بن چونکە کردیان دەڵێن با بە تۆ خۆ سەبەبی خۆ دەگا بۆ پیاوەکە کردوتەوە یعنی دنیای کۆنەوە گرنگی لێرە تێبێکی شاد بێن بە ناوی هی فلپ سڵاتەرە لە 1970 بە ناوی ئالودەبوون بە سامان باسی وا کە کەلتوریە بریشی وای لە هەموویان کردو لەو زەمانەیە کە زیاتر ئامانجی کەڵەکردنی سامان چۆتە شوێنی هەموو ئامانجەکانی لێرەیە ژن هەموومان بەتایبەت ژن ئەهێنە دەرەوە بە ناوی ڕزگاربوون لە پاشکۆیەتیەوە ئەبێ سەربەخۆبی ئەبێ سەربەخۆبی کە ئەمەش دیسانەوە چەندێکە ناکەن بۆ بەغەڵەت بەکاربێن بەڵام نەتیجەکەی چییە؟ نەتیجەکەی سەربەخۆبوون نییە نەتیجەکەی تەنها کەوتنێک ترازانە ئەوە شوقەی هەیە واز لە سەرەکەی هێنەوە سیارەی هەیە لەگەڵ ئیشەکە بە پردێک سەیری خۆشەویستەکەی یاسەری یعنی سلوکی ژنانیشان لە خۆیانە گۆڕی ئەوەی کە زۆر زۆر دیفاعی دەکرد ئینتەرنێشن پەیوەندی چۆن بڵێن ئێمەش و ژنانیش ئێمە لە ناو خۆمان وەکو پیاوان ئەوان لە ناو خۆیان وەکو ژنان ئێمەش بەیەکەوە ئیشمان بەیەکتری هەیە حەیاتمان بەیەکەوە ئاخر قسەم ئەوەیە ئەم شتانە کە هەمووی باست کرد لە 5000 ساڵە نایەکسانی بۆ ئاواگەشاکە ئایدۆلۆجیا لە پشتەوە هەمیشە کە باسی ئایدۆلۆجیامان کرد ئەوەتان لەبەر بێت بە باسی شەڕیەتدانە شتێکی شەڕێتی پێی جا بۆ نمونە ئەمێرە با بە نایەکسانی ئەزەریە وانی کاکە ملێکە قسە دەستم بۆ کرد 200,000 ساڵی ڕابردوو وانە بوو ئەسڵان ئەو پیاوانە شیرین بوون کە یەکسانخواز بوون ئێستا کە پیاوێک یەکسانخواز بە احتیمالە تێ بکرد احتیمالە شکست بێنێ وانەیەش بووە لە ناو خۆمانە حەزبان دەسەڵات و پاوەڕ و جۆرە شتانەیە بۆچی خەڵکی فەقیر و بەدبەخت و ژن خۆشی دامیەکەت
مثلا زور مساعد شدي جنابا سياسة شيء مني عفوا تاكل كيواني مناقشة سياسة لقى أو سلك عليهم لكن فايزة قال من بوجن كوز كيوان من هالخوش يعني بوبيان كاتب أساس سياسة لقى فزاني بقول لبروي جل خوشي واليات اللي على أساس ما قال لبروي أزال في بيش كان لبروي ك معناه جاب بأزالك هو بعشته أقول وانكم يعني من تأخير في الموابد أبيت دفع كمثل توتل من لقى ما خلاف مين لقى أو خلاف مين كأما بقول غطائك أول شو سأنه وين يصحبوا ما خلنا عفوا بدون أكثر زايرك باشا أصلا كان نبود والله ما نبوا فقير باشا أولش كده صلاة دارن خدنا نمشون أعاقب مزك دانش بدي شو أشنع خلاطيني طبيعة الجيان السيستم كخوي وابينه أو جورا برجوانتيانا مجبورة ببيكا بأيديولوجيا أو مؤسساتانش دروستك ببيت دعمي أيديولوجي أما روينا بحال حال لكن كنه لا سما قسيشي هرم نوسريك باسم كيف حزكم ضواء كتاي بينهم كناي فيلم سلاترا أويت اگر نوبان درکت دستالات درکت دستکو سامان دستکو هیچ کشی کنیه لوی معشوق دوستو بالا معشوق کانی وانا بن که بدوی نوبان دستالاتو سلوت عقل وافضل بیشتر کامل بلیم که ابد شیکی بالا عکسی بسانی من خوی کادوی ابد شیکی امانه کمان پرسن چون باسی فرشنیه که به آفر دوستی باسی چون باسی بس لپروسی که لقبونی سامانه نایسانه کن زوج قربونه دو یشونه دستی دو تقانن یشونه دستی وی ایدئولوژی که بردوام دعمی امانته ده هر دو طرفه لفقیره کشونه دوام من کل بيد الصلاة كل صلاة دارك خصوصا لبيد صلاتك خصوصا لخودشنی خویو امش معناه ویا جن پیسی بویا زیادتر بروش بی زیادتر عقیده خوی بی زیادتر مراجعه خوی کاتوا به هزاران سال توی به چی مخلوقی که چی لیکراو بو يعني او كاباسيتي که استاتيان يعني اگه چی که آنش باش سپاس وجوبی دیدن و برای نگه کاتیک زیادش زور سپاس پروفسور یادیدر دکتر نیاز نجمدین دکتر جانمان کتب بیشتر و خاتوانا بابتکی لسر بینیشون دمیده کلیتا استاتش کشتم بکن نمایی خودم سلام علیکم اولاد سامباش فرقی من لا مسئله دیگر با بعض همون شما ام تانتایی چیزو زود فرمانه من لسه سنمونیت چون آماجی که ایشون کرده بود داشتن دوره سامون ترده چون که مسئله راه همزن لبروی امکان نمی‌مانه لسوشال میدیا شویه تو با ایمان و هر یک جرمان بکر روزانه کومالک جاری واقعی چون من بابتی میدیایی ناشرین بابتی میدیایی خراب و بابتی میدیایی گونجاری شده تو ناو موبایل کامانیان او بابتانی که این مطالعه کنگویا روزانه ایوا برکوزمی واسه وقتان هست تنها اولی که من منکانه هم مو اوی آماجکانی مشتی زیاد کن کمو لیسا لام میدیای کوزیار کم باز لام میدیای کوزیار کم زوری میکنه وکان باز کن باشه که لکنه وکان باز نکن که هنده کنسیکان هست حفظان بیو بزرگ و اوی که نترازينا أو ليشاوي ترى نترازينا أو طالب ريكا مسألة رأيتين مبرزكناوي بني تيا وقت خلاص يعني وا كديانا زور بكاتي أكون وبعض كان يعني أسوأ خدمتي أو رأيتين مبرزكناوي بني طبعا برجعي كنا تدرس وما لك بعضتين بيعيكا هم يترجع لإساء دو قاوي زور برهست وديار هيك روجانا إدوين كا جنيتيا قاوة دراوة من كاتب باسلا بابتي جنان أكم ياخد باب أو خودي جن أكم لبابتي مديايا كانا باس لو بابتي مديايا أكم كا جوري لقاويان تحديد كدوبو جنان وكتاني بيان تكاتيايا رمداتو قاوية كمان مسألة يروجاتنا خوتان أزانن كا دمداني هستي يروجنا لا
متلقية يعني لوالقراء ترشن بيان بياوبه لرأيي كومالك بابتي وروشنا لو كومالك سايت هوا كومالك خطابه كومالك وشوا كومالك سايت لوا أما يجي كلا أو دسكوتاني من ديال كوديكا من البزياكا متلقي بزياكا زوجة متلقية كمناوى بلام هل أشياء وصل زيادة كردني متلقي أو بلام بقالبا أي بيت أو منبلكا أو كشنية بناوة أم بشلة بيجي كشنية بناوة تاسنشن أبيتها كلايك أبيتها بابتي ناشرين قرنج أو هالسيروجين الدروس أكا وريتني أمبر سكاتانه كدوازاريش أسيتو السوشيال ميديا بهمان شوي قالبي هو من قالبي بلدوية واتا قالبي عاطفية لمنطلقي عاطفية وهاتوا لحد قالبك يا جماعة بكال أهل بينوا واتا تقلويكا وكو كسيتي فراموشكين وكو خودي شكانيا فراموشكين بتعيبتي لقالبي دوما كزيادة قالبي عاطفية جنكا أجمالي أو ناكري كتشي كردو تشوندو بلام قرنقوي أجمالي أو عكري تلاني كعاطفي خينا قريان يا لاني كعاطفي خينا بر تالي بينرو متلقي يان لجورة كان كاري كردوا نزيترين ونمان أو جني صهولكا خوازن دروسكا أو جني صهولكا كخوازن دروسكا بس لو نعطي كروجانا تنمشتريه كشكاني تيا أصلا كاني تيا شارواني دواي أكبر وعربانا كيف يلعبا بنقول لسرو قصابي لسرو لأنا ريتني عندك لراجعنا كان بزبط وكبي وتدايجي دوام أو دايكيكا من أوكان تيا أكابو زيادة تركيز لسروي بعد زيادة إيابا كان جات شعر كان تركيز لسروي شون دستي خوار نكتير كاوش كان جاكاتو تركيز لسروي يخودي أمشنا شون أمكاري كدوم شون لسر أمكارا شون لسر بيخوي وصاو أمكارا كان نمونه معلم بابا تزوره روجانا إيدين بلا زورتا أم بابا ثانا أو لا يعني ناخذ تبوكا بجورة لجورة كان أما شيء كي نراسو خويتها هو مسألة سياسة وهو مسألة عين وجار أشياء أو قالوا شرعية دانا كدكتور أما شيء كده لا هردو حالتك يا هردو ركزك حضوري هي هردو لا سياسية كازور جار إنك مثلا شيء موديل واقع حكري باكراوند ديكي رنجيكي أدريتها يا بابتيكي أدريتها يا جوبي رنجيكي لبرا بلا واقع حكري كأشياء وصل لعنيكي سياسي يا بعديكي سياسي لعنيكي سياسي كاتا تارجت كاتا هدف وشي بأشكني لعنيكي سياسي تري بأشكني يقول لك صار الدنيا بلا تصرف يا بلا لبابتك يا بلا سري كلامه بجورك لجورك لبابت الدنيا كانشا أو بيني وما نحروشانا هنزل جار بود مداني هست الدنيا كان تتبعها شان دنيوه يعني دجاجة دروس كردنوه ياخد بتير كردنوه بجورك أكسنت به كبنتاوه بنين شنان مكاليته بو أم ببابته زوجار سرجم بابته عاطفية كان بيوست كريته بجنان ولا متيارات مرتنية أو بابته أجر بابته كي بنتاوه يعني بنتاوه كأول بنتاوه واتا ودونا سوزو بزاي زيادة نبونجابه بيوانتي كناتا دروس ليه جورك لجورك هني بيوانتي ده وهي أبنين جارك يترمي يا إيش لسر أمانة أكاتوا إبراز يكاتوا لبناو بدسينانوي أو متلقي كخوي إيه لبناو بدسينانوي أو رئيسي كخوي إيه أو كيكي كخوي إيه أما همو أو فرنسي كسريكاني كميديا أمان جيتيا أبي لسري بنيان بنيان فراموش كابو دبروي إما زانين كميدياي إما وخطاب الميدياي إما كاتب السيد والسوشيال ميديا لما صار وصية كاتب أو صار مواقع زوربي بابا الميدياي كان كالإنستغرام بتاعتي لتيك توك لسناب أما نبع عرفتي إستبقى من الزورتينا أمينين هردو بعدك إتياهيا بلام هردو بعدك بشيمين ثاني إتياهيا ومتلقيش ولي أقري وإيشي لسركا وأبيتا كواكير لا وعي أو كسانة كولي أجر نالك بتشوفها لسر مسألة جنان لسر أميكا جنان بجورة كان شون إيشان كبوتشي أكان أمانة خطر أمانة مدرسي دارن لبروي طرحان جاي كأهوال طرحي أكاتوا كدجايتي فلانة شلون كان دجايتي أيديولوجيا كان دجايتي دينا كان دجايتي كومودا كان ويبينين أمانة كلك أبيت وانو دواتر درها يشتكاني وادر أكبيتوا ككومودا بعض الصحيح
بارودۆخی کۆمەڵایەتی ئێمە بە جۆرێکە کە دنەدانی هەم عاتفی هەم ئاینی هەم سیاسی جێگەی خۆی ئەکات. بارودۆخێکی ناسەقامگیرە، بارودۆخێکی ئاڵۆزە، بارودۆخێکە کۆمەڵێک قەیران هەیە لە کۆمەڵگای ئێمای، لە قەیرانە گەورەکان مەسەلەی قەیرانی داراییە و هەژاریە. لە قەیرانی داراییە بینین کە هەموو ڕۆژانە ئەوابینین کە زۆربەی پەیجەکان کە ڕێتینیان بەرزە، زۆربەی میدیاکان کە ڕێتینیان بەرزە لە هەواڵەکانی هەشتا چە هاتبوون چە نەهاتبوون، چەکی ڕێی لێگەشتووە، چە حزبێکی سیاسی ڕێی لێ نەگەشتووە، بەڵام باس لەوە ناکرێت کە ئەم وردەکاری نەهاتنی موچەیە لەسەر شانی خەڵک، لەسەر شانی ژنان چ بارودۆخێکی نائاساییە. باس لەوە ناکرێت کاتێک کە بابەتێکی میدیایش هەر بە مەسەلەی هەژاری باسەکاتەوە، بەڵام دوجار ئەچێتەوە سەر دنەدانی عاتیفا و دنەدانی مەسەلەی سیاسەت و مەسەلەی ئاین. بۆیە ئەبینی کاتێک راپۆرتێک دەکەن کە لەسەر ژنێکە موشتری نییە، حیجابی هەیە، دوو خوشکن مشتریان نییە، بۆیە دنەی هەستە ئاینیەکە ئەگرێوە خەڵکێک بە لێشاو ئەچێ سەردانیانەکە پارەیان بۆ ئەوا لە بڕووی ئەمان مشتریان نییە. باس لەوە ناکرێت کە هەژاری چۆن تەنگی بە ژنان هەڵچنیوە، چۆن تەنگی بە خێزانەکان هەڵچنیوە و چۆن نائارامی کۆمەڵایەتی دروست کردووە، بە تایبەتی لەو خێزانانەیانە کە سەرچاوە ئابوووریەکان ژنان دابینیەکە. نمونەیەکی زۆر زەقمان هەیە لە مەسەلەی دنەدانی کۆمەڵگا و ئاراستەکردنی کۆمەڵگا بە شێوەیەکی نەرێنی لەلایەن بەشێک لە میدیاکانەوە کاتێک یاسای بەرەنگاربوونی توندوتیژی خێزانی تەرەحکرایەوە لە پەرلەمانی کوردستانەوە. باس لەوە کرا کە دەنگدان هەبوو لەسەری، بینیمان لە زۆربەی زۆری میدیاکانە باسی ئەو بەشەکرا، بە تایبەتی ئەو میدیانی کە زۆر بڵاوە، زۆر بە ئاسانی ئەچنەوە ناو کۆمەڵگاوە، دینەرێکی زۆریان هەیە، باس لەو بەشانە کرا کە چەند ساڵێک بوو جێبەجێ ئەکرا، یعنی لە دادگاکانە ئیشی لەسەرکرا و ئیشی پێکرا، بەڵام بە شێوەیەک باسییان کردەوە کۆمەڵگا بوو بە دوژمنی سەرەکی ئەم یاسایە. بۆیە بینیمان کە کۆمەڵە دەرهایشتەی زۆر خراپی لێکردووە، زۆر کەس یاساکەشی نەبینی بوو، نەشی زانی بزانیاریشی لەسەر نەبوو، بەڵام ئەوشی جەندەری کرا بەکار هاتووە، ئەم یاسایە بە کەوتی ئێمە نایە. یعنی ئەم دنەدانە بە جۆرێک بوو کە کاریگەریەکی زۆر نەرێنی لەسەر یاساکار، لەسەر ژنان، لەسەر کۆمەڵگە بەگشتی دروست کرد، چونکە یاساکە ئامان لێ ڕێخستنی کۆمەڵگە. ئەبینین بە شێوەیەکی تر هەر ئەم کەناڵانە لەسەر پرۆژە یاسای 188 بۆ شێوەی ئیشتانە، بۆ لەبەرەوەی بعدێکی سیاسی هەیە، بعدێکی ئاینی هەیە، بعدێکی مەزهەبی هەیە، بە شێوەیەک ڕەنگی ناکەن کە خەڵک تێبدا پرۆژە یاسای 188 ئەگەر سەر بگرێت، یاخود خودی پرۆژە یاساکە چ کاریگەریەکی نەرێنی لەسەر بارودۆخە کۆمەڵایەتیەکە و ئارامیان کۆمەڵایەتیەکەمان هەیە. بۆیە بینین ئەم دوو فاقیە لە تەرحکردنی میدیایە دووفاقەیەکیشی هەبێتەوە لە هەڵوێستا کۆمەڵایەتیەکان و لە جۆری بابەتە کۆمەڵایەتیەکان کە تەرحەکرێت و جۆری تەبەنیکردنی کۆمەڵگا بۆ بابەتە کۆمەڵایەتیەکان کە گرنگە و کە ئایندار پەیوەستە پێوەی. یەکێک لە پانتاییە ڕەخسەنراوەکان کە ئەم جۆرە لە میدیا ڕەخسێنێتەوە بۆ کۆمەڵگا وتارێ ڕقوچینە. بە جۆرێک وتارێ ڕقوچینە پەرەکێ هەیە کە کۆمەڵگا هەڵسۆز بێ لەگەڵ ئەم وتارێ ڕقوچینە. بۆیە ئەبینین جێشێکی ئیعلامی هەیە، جێشێکی گەنج هەیە ڕەخسێنراوە، تەرخان کراوە بۆ ئەوەی کە بەرهادنزیر دەرکەوت چی لە کۆمنتی یەکەم و دووەم و سێم و چوارەم بڕوا، دوایی لە پێنجەکەی ئەخیرا لە پێنجی یەکەما کە ئیبینی هەتا ئەخیر ڕەنگدانەوەی هەیە لەسەر کۆمنتەکان. کاتێک ئەبینی کە بەرنامەیە دەکرێت، بۆ نمونە ئەو بەرنامەی کە بەهارخان کردی کە ئەو زۆر لەگەڵ وا حەسرەتە بەڕاستی بۆیە ئاماژەشی پێیە، لەو بەرنامەیە بێ ئەوەی پێی بڵێن جۆرێک لە قۆڵبایانەوە هەبوو لە ئەمەکە بۆ ئامان چێکی سیاسی بوو. کەسێک دانرا هەر لەو بەرنامەیە کە خۆتان نەزانن هەم کاریگەریەکی ئاینی هەیە، بەڵام کاریگەریەکی ئاینی چیپی هەیە لە کۆمەڵگەکان، یعنی کابرایەکی هەرزەیە، کابرایەکی وتارەکانی کەسێتی جۆری قسەکردنەکانی نەگونجاوە، واتە زۆر بێ پرەنسیبە، تەنانەت پرەنسیبە ئاینیەکانیش ڕەچاو ناکات، بەڵام ئەمەیان بۆ کرد لە پێناوڕای تیمپەرستکردنەوە و بۆ گەرێکی سیاسیشی هەیە. هەموومان ئەبێ بیبینین و ئەیخوێنینەوە، بەڵام کە من ئەیبینم کە کەسێکی تری بینێ کە بەڕێستانی بینن کۆمەڵگا ئاساییەکە ئەمە نابینێت.
کۆمەلگا ئاساییەکەوە بینی ئەڵە بەڵێ هەموو خەڵک ڕقی لە بەهارخانە هەموو خەڵک ڕقی لەو بەرنامەیە بوو بۆیە ئەم هەیت سپیسە پانتایەکی فراوان خۆی بەخشێ لە چاوپێکەوتنێکی ترا کە زۆر بە دقت سێرە بڵاو بووە شێری براهام باس لەوەکە ئەڵێ ئێمە وەکو ڕێکخراوەکان بەم شێوەیە چاوپێکەوتنێکی زۆر ئاساییە زۆر ئەوەیە یعنی چاوپێکەوتنێک پێ بڵێ تەرحێکی تازەی تایە بابەتێکی تازەی تایە بەنسبەت کارکردنی ڕێکخراوەکانەوە پێنج کۆمنتی یەکەم کە لە ئەمدە بەم شێوەیە هاتە خوارەوەکە ئەم ڕێکخراوە کار بۆ نایەکسانیەکە کار بۆ هاوڕێدەسوازیەکە وا هاتە خوارەوە یەک کۆمنت نووسی بووی من هیچ گوێم لە شتێکی وا نەبوو بە کۆمنت لە ڕێکلای ئێشا 15 کۆمنتی بۆ چۆ دەوانێت کە نەخێر وای بووە نەخێر وا بووە نەخێر کەواتە بنەدانی هەیت سپیس لەناو کۆمەڵگا و دروستکردنی ئەم داڕمانە ئەم درزا لە نێوان تاکەکانی کۆمەڵگا لە ڕێگەی میدیا و سۆشیال میدیاوە ئامانجێکی ترە ئێمە ئەبێ زۆر بەوردی لەم ئامانجەوە لەم بۆعدانە تێبگەین و کارێکی جدی لەسەر بکەین کە ڕێکشەی بکەین چی بکەین لەم حاڵەتانە باردۆخێکی نائارامە هەمومان هەستمان پێ کردووە دنەدانێکی ناتەندروستیە لە میدیا و سۆشیال میدیای ئێمەیان بەشێکیان کە ئەڵێن هەمیشە تاکید دەکەمەوە لەوەی کە بەشێکیان نەخێر کۆمەڵە پرانسیپی زۆر جوان هەیە بابەتم پێ بڵێ چی بکەین لەم حاڵەتانەیە یەکێک لە هەڵمە جوانەکان کە بەم دواییانە دەستی پێ کردووە ئەوەیە کە بەشێک لە ئەو ڕێکخراوانەیە ئەو میدیانە پۆلیسێکی ناوخۆیان هەبێت پێڕێکی ناوخۆیان هەبێت کە ئیشی لەسەر بکرێتیایە باز لە تەرحەمیدیایەکان بکرێت بە تایبەتی ئەو تەرحانی کە پەیوەندیدارە و ڕاستەوخۆ بە ژنانەوە پەیوەندیدارە ڕاستەوخۆ بۆ کەسانی کە بۆشیان کەمە پەیوەندیدارە ڕاستەوخۆ بە ئەو کەسانی کە خاوەن پێداویستی تایبەتن بەکار نەهێنرێنەوە بە جۆرێک لە جۆرەکان بۆ دنەدانی عاتیفاوە ئەو بابەتانی کە پێشتر باسمان کرد بۆیە پۆلیسی یەکێکە لە بابەتە گرنگەکان کە ئێستا گفتوگۆیەکی گەرمیشی لەسەرە و پێویستە کە کەناڵەکانی ڕاگەیاندن خۆشبەختانە کۆمەڵێک ڕێکخراوی زۆر باش و جدی هاتوونەتە سەر ئەم بابەتە بەڵام بێتان ناشاردنەوە کە من گەشتبین نیم بە هاتنە پێشەوەی کەناڵەکانی ڕاگەیاندن پێشتر ئەزمونێکی زۆر جوانمان هەبوو لە ڕێکخراوی سیدیۆ کە ئیفیکمیتۆدێکمان داڕەشەوە تایبەت بوو بە پەرحەمیدیایەکان و بابەتەکانی تایبەت بەشە بەڵام هەندێک لە کەناڵەکان وتیان ئێمە ئەگەر ئەمە ئینسا بکەین هەڵەن دەبین بە کۆمەڵەشەوە کە تەئسیر لە ڕێیتنی ئێمان هات بۆ بە قەتعەن ئینسای ناکەین تەنانەت ئەمە لەگەڵ بابەتی ئێمە نابوونجێن تا ئێمە ئەگەر دوو بابەتدا نەنین دوو کەسدا نەنین کە باس لەوە بکات کە لە ڕووی عاتیفیەوە ئەم ژنە هەژارە چۆن پارەی بۆ کۆ بکەینەوە ئەگەر باسی لەوە نەکەین کە ئەم ژنە محەجەبەشە و هەژارە چۆن پارەی بۆ کۆ بکەینەوە یا چۆن ڕێیتنی خۆمان بەدەستکەینەوەیە ئێمە پێویستەکان مخاطبێت کۆمەڵگای خۆمان بکەین کە کۆمەڵگایەکی مسلمانە ئەمانە هەمووی ئەم تێڕوانینانە پێمان ئەڵێتەوە کە ئێمە پێویستمان بە بنیادنانەوەیەک هەیە پێویستمان بە بنەمایەکی ئاکار هەیە بۆ ئەوەی کە چۆن فەرحەمیدیاییەکەمان ئەچێتەوە ناو کۆمەڵگا و ژنان بە ژنانی ناهۆشیار بە ژنانی هۆشیار بە ژنانی کاڵفام بە ژنانی خاوەن پێداویستی تایبەت بەکار نەهێنینەوە بۆ بابەتە میدیایەکانە بۆ بۆی لە پێشتر بیرمان کە خۆشنیەکە هەندێک ئاماژە هێبیەم لە بەروی بەڕاستی زۆر ئازاربەخشە کە لەسەر ژنان ڕوئەیە یەکێک لە بابەتەکانی تر کە پێویستە ئیشی لەسەر بکەین مەسەلەی یاساکانە یاساکان مەترسێکی زۆر گەورە هەیە بەنسبەت یاساکانەوە لە پانێڵێکی پێشتری وەزارەتی ڕۆشنبیری قسەمان لەسەر ئەوە کردوتیان هیچێک لە یاسا باشەکان کە بۆ پرۆژە یاسایەک نووسراوە بۆ لەلایەن هاوڕێژکاری پەرلەمانەوە کە باس لە ڕێخستنەوەی میدیای ئەلکترۆنیەکە ئەگەر ئەم یاسایە پەسەند بکرایە من خۆم یەکێک بکدانی کە دژی ئینسان کردووە وتیان ئەگەر ئەم یاسایە پەسەند بکرایە بابەتەکان ڕێکەخرایە بەڕێزان خۆتان دەزانن کە جارێکی ترەچمەوە سەر بوعدە یاسایی و بوعدە سیاسی و بوعدە دینیەکان کە تا چەندێک لە مەسەلەی یاساکانە ڕەنگەیانەوە زۆر جار هاندەرێکە بۆ ئەوەی کە ئەو یاسایانە لە نێوان سانسۆر و لە نێوان ئازادی ڕادەپەڕینا یەک تاڵەمۆ هەیە ئەو تاڵەمۆ بشکێنێت و بەلای سانسۆرا بیخاتەوە بۆیە مەسەلەی یاساکان مەسەلێکی زۆر هەستیارە ئەزمونێکی تاوان هەیە لە یاسای بەرەنکاربوونەوەی توندوتیژی خێزانیان هەموومان چۆن شێوێنرا چۆن یاساکە بە شێوەیەک شتێنرا کە زۆر زەحمەت بوو بیشکردنەوە لەسەری دواتر یاسای میدیایی
و ئەو یاسایانی کە پێویستن بە مەسەلەی میدیاوە بە هەمان شێوەیە مەترسێکی زۆریان لەسەرە و پێویستە کاکە زۆر بە وردی ڕێکخراوەکان هەیەکەوە هەماهەنگ بین لەوەی کە چۆن ئەم یاسایانە دابڕێژ بێتەوە و چۆن کەسێتیشن و چۆن کەسێتی تاجی کوردیکە بداتەوە. یەک ماوە یەک تەرحیترم ماوە لە مەسەلەی هەماهەنگیکردن. لەم 2 ساڵی دوایە بینین کە ڕێکخراوەکان هەماهەنگیەکی زۆر باش لە نێوانیان هەیە. ئەگەرچی بارودۆخەکە بارودۆخێکی زۆر سەختا فشارەکان زۆرە لەسەر ڕێکخراوەکان و ڕێگریەکان زۆرن لە بەردەم ڕێکخراوەکان بەڵام هەماهەنگیەکی زۆر باش هەیە. هەماهەنگی هەیە لە جیاوازی ڕێکخراوەکانان ڕێکخراو هەیە تایبەت بە مەسەلەی ڕێشنگیری تایبەت بە مەسەلەی میدیایی تایبەت هەیە بە مەسەلەی مرۆیی هەر هەموو هەماهەنگی ئەەکەن هەیەکەوە لەم پرسەکردنیانەیە کە ئەمە ئاماژەیەکی زۆر پشتدارە بۆ ئەوەی کە ئەم ڕێکخراوانە و ئەم دەستکەوتانە ئەگەر دەستکەوتێکی باشمان هەبێت پارێزین وە لە ئایندەیە دەستکەوتی باشترمان زۆر سپاس خاتومانان بۆ بابەتەکە و دەستەکان خۆش بن. دکتۆر ئارام تۆفیق حەمزایی پانەلیزیەمان پێشکەش دەکات بە ناوی دەسەڵات تونووشی کولتوری جۆزانەوە. دکتۆر تۆش ئەگەر بتوانین لە 20 خولەکە بابەتەکەتمان بۆ چۆڵپۆتێتەوە. سپاس بۆ هەمووان پێشکێکیان بوو بابەتەکەم باس کرد لەوانەیە بەشێک لە سەکانی من کۆکردنەوەی گفتوگۆیەکە بوو حاڵەکەم کە دوو خوێندنەوە بکەم بۆ بابەتی تیژی لە کۆمەڵگەیەدا بۆ سەرسەرۆکەم کە ئێستاە خوێندنەوەی کۆمەڵگا چۆنە بۆ کە کارێکتان سەر تیژیەکە بۆ ئەگەر لەو بینێشان کۆمەڵێکتان هەبێت باس بکەین تەواو لەسەر چۆنەکە بکەین تونتیژی خۆی بریتەلەتی لە چی تونتیژی لەسەر نەوای چەندری بریتەلە چی لەسەر دوو چەند کەسەکەین دوای پەیوەندێکم پێبەستەوە بە دەسەڵاتەوە و خوێندنەوەیەک بۆ دەسەڵاتەکەم بۆ هێزەکەم لە پەیوەندیا بە تونتیژیەوە ئەو تونتیژی وازە خاراکردەیەکە سنووری کەسێک بەزەنی بە ئازاری پێبگەێنێت و تونتیژی دانێت لەسەر نەوای چەندری واتە هەم هەر کردەیەک یان محاولەیەک بۆ کردەیەک بەڵام لەسەر ویستی کەسەکە نەبێت کەسەکە ویستی نەبێت لەسەری و لەسەر نەمای جیاوازی چەندری بێواتە لەسەر تۆ جیاوازی بوو هەر کوردیش ژەندەریش بریتە لە مانە کۆمەڵایەتەکانی ڕاگەزکرد وڵاتە کۆمەڵگایەوە دەستە بکرد. ئەمە بۆ خوێندنەوەی دەسەڵاتیان هێز زۆرێک خوێندنەوە کە پێی وایە هێز بریتە توانایی بۆ دروستکردنی کاریگەری یاخود کۆنتڕۆڵکردن یاخود بەشداریکردنە بڕیاردان بەو تەسەوورە بێ گروپێکی کۆمەڵایەتێکە هێزی هەبێت کاریگەریەکان لەسەرەوەی چۆن گروپەکانی تر هەڵسوکەوت بکەن چۆن بڕیار لای چی بێت و چۆن کۆنتڕۆڵی کۆمەڵایەتی دروستکەن. طبعا هێزەکان لە کۆمەڵگایە باسییان کرد هاوڕێیان هێزی جەستەیی هەیە هێزی ئاوری هەیە سیاسی هەیە ئاینی هەیە هەر یەکێک لەو هێزانەی کە لە کۆمەڵگای هێزی فکری هەیە دەستە باوەباریەوەی کە بە ناوبانگی هێزی ناوبانگ کاریگەری دروستەکە هەر هیچێک لەو هێزانە لەسەری بکەین دەبینین ناباڵانسیەکەی لە نێوان ئەوەی کە هێز بە زۆری لەلای نێرە یان لەلای نییە لە زۆربیانە باڵانسی بوونی هێز لای نێرینەیە کە کۆمەڵگاکە تەکید دەکات لەسەرەوەی کە بەو شێوازە بۆیە زۆرینەی تونتیژەکان تونتیژی جەستەیی لە کۆمەڵگایە لەبەرەوەی پیا و هێز بەکارێت هێز جەستەیی بەکارێنێن تونتیژی یا کوشتن لە هێزی ئاوریە بەوان شێوە هێزی سیاسی بەوان شێوە زۆرەکانی دەبێت. ئەگەر سێری بکەین بڵێن خۆی بوونی دەسەڵات یا بوونی هێز بۆ خۆی کێشەنی موشکیلەکە لە چیایە لە خراپەکانی هێز هەموو وانەی کە لە کۆمەڵگایە نمونەکان پێپشانینەوەی کە هێز لای شێوێت کە بەپێی لە لای زۆرینی نێرینەیە خراپ بەکارهێنرێت و جیاوازی ڕەگەزەکانی ئەو جیاوازە پێنجینانی کە هەیە لە نێوان ڕەگەز نێرینەیە جارێت خۆی دووبارە کاتە خۆی ڕیشەی ئەو جیاوازە ئەو خراپی کە خراپەکارهێنانەوەی هێز ڕەتی بە نەریتی نەفسەدانیەوەیە لە کۆمەڵگایە توانین بڵێن کۆنترین نەریتی مرۆڤیەکە ڕێژەی مێژوو بەردەوامی هەیە و شێوەکانی بۆ ڕێگەنی بەسەر ڕێگەداریە خۆی بە جۆرێک پیشانیاتە لەناو ئاینە خۆی بە جۆرێک پیشانیاتەوە لەناو کۆمەڵگایەکە بە جۆرێک پیشانیاتەوە حتا لەناو ئەکادمیا و هونەر و فۆرمەکانی پێشکەوتنە سەر نەریتی نێرسەرایی و شێوازی تر پێ پیشانیاتەوە. کێشیلەکە لە چیا دروستەکرێت لەو کاتێک کە محاولەی گۆڕینی هێزەکرێت بۆی کە ژنان دێنە پێشەوە هێزی ئابووری زیاگەن هێزی سیاسی زیاگەن لە کۆمەڵگایە دێرە دەرەوە بەچنە خوێندن لێرایە کێشەیەک دروستەبێ وەیە کە ئەبێ باڵانسێن هێزە بۆ ڕێژەوە هێزانەکان ناو کۆمەڵگای
ئەم گۆڕینی باڵانسا بە چەند خوێندنەوەیشی بۆ کرد جارێکی پێدێت کێشە پێدێت کێشەی کۆمەڵایەتی هەبوونی ژن لە بازاڕە کێشەی کۆمەڵایەتیە هەبوونی ژن لە ناو شوێنیشکردنە هەری پیاوان کەم بکاتەوە داهێنان ژن زۆرە بۆ پیاو کەمترە بۆ لە ناو میدیایا دەرەکەوێت جەستەی ژن ئەبێ بە حرام بێ بە بەرد بێ بە ئەلبەتە وێنەیەکی ئاینی پێپیشانەیە تۆ ئەوەی کە هەر لەناوی جەستەیە ئەبێ ئەو میدیا بێ ئەو میدیا بێ گۆڕینی ئەو باڵانسەی کە تۆ قەرار لای خۆت هەیە کەسیشترە جارێشتر بە کێشە سەیرەکەوێت یاخود پێوترێت لە هەرێ حاڵەتە بەرگی ئاکایی پێپیشە بۆ دەرەکەوێت پێوتر ئەخلاقی ئەو سوودە سوودێکی ئەخلاقانەیە ئەگەر کەس ئەنجامی بات هەر هەمان سوودی ئەگەر نێرینەیەک ئەنجامی بات بە وێنەیە پیشان نایێت ئەوەتە وێنەیەکی قاوڵێکی بۆ دیارێتی کە ڕەبتی بە گۆڕینی دێزەوێت باڵانسی دێزە نەک ڕەبتی بە کردارەکەەوە نییە لێ هەرێک کردار لەلای گروپێکی کۆمەڵایەتی ئاسایی بێ لەلای گروپێکی کۆمەڵایەتی ئاینێکی ئەخلاقی پێپیشان بێت حتا تەنانەت لە فۆرمی ئەکستریمی شاردی و تێکدانی مەها کۆمەڵایەتەکان و تێکدانی شیاسی هێزان و تێکدانی مەها باڵەکانی هێزان و چەندانی کە بەکارهێنرێت ڕاستیان لە بنەمایە بریتێ لە قسەکردن لەسەر گۆڕینی هێز هێزی کۆمەڵایەتی یاخود هێزی ئاینی یاخود هێزی سیاسی کە گۆڕانکاری هێزی سیاسیەکە ئەگۆڕێت ناوترێت ئێستا ژن دێتە پێشەوە دەریکێکی چەندین ساڵی هزار ساڵی کۆمەڵایەتی دەستکارێکی ئەو تێکدانی شیاسی بەم نەریتە بێت ئێمە بە زۆری ئایدیاڵەکانمان لە کۆمەڵگای ئایدیاڵێکی نێرینەیە لەناو حکومەت تاسیەتی لەناو سیاست تاسیەتی تەنانەت لە گۆرانیەکان ئەسەیەتی لە شێوازی شێعرە کارمەسەیەتی ئایدیاڵەکانەوە بە زۆری نێرین لەو کۆمەڵگانەی کە کۆمەڵگەیەکی پیاوەندێ کۆمەڵگەی بەگشتی دەکەینەوە کۆمەڵگەیەکی جەماوەرین عادەتەن ئایدیاڵەکان زۆر تەسیرانی لەسەر ئاراستەکردنی تێگەیشتنی خەڵکی لەبەرەوە ئایدیاڵەکان لەگەر زۆری نێری نەبێت بۆ تەسەوورەسی بکات عادەتەن کۆمەڵگا شوێنی ئەوازە دەکەوێت لەبەرەوە کە گۆڕانکاری لە باڵانسەکان لە کۆمەڵگای بەردەوامە لەبەرەم تەسەورەیە لەم تەسەورەیە ئەمە جۆرێکە لە تەسەور کە لە کۆمەڵگای ئێستا باوە باسی دەسەڵات و تووتیژێکێت لەبەرەوە چی هێزی زیاتر وڵاتیان حەقیەوەی هەیە مامەڵە بکات بەو هێزێکە لە بەردەستێکێکە من خاوەنی داهاتم من قەرارەیەم چۆن کەسانەکە باڕاستەیەکا بڕوە لە بەرامبەریشە شەڕەکەوەی ئەگەر تۆ خۆت بڕۆی ئیشکەوێتە دەرەوە داهاتی خۆت بێت کە بێت تۆ باڵانسەکە تێکێتەوە یانێکە تۆ ئەگەر معریفە لەلای کەسی خوێنەوار بێت خەڵک زان بۆ تەواوکات نێری نەزان بۆ تەواوکاریشی دەسەکەوێت کەواتە نێژەکە بۆ زان بۆ تەواو بە شاردیان نەبێت باڵانسەکە ڕێکەکەنەوە بەڵام ئەمە تەسەورێکە لە سەورەکان بۆ خوێنەوەی تووتیژی جۆرێک تر لە تەسەورەیە کە بەتەواوی تەسەوری مۆدێرنی بێت یا پۆست مۆدێرنی تۆ بە جۆری کەس لەگەڵ تووتیژیەکە لەگەڵ چەندی دەسەڵاتەکە ئەم تەسەورە ئەوەیە کە دەسەڵات وەکو معنی فەسیرەکە وەکو چەندێکی لەگەڵ یاخودا نایسێتەکە پێی وایە ئەوە تەسەوری فۆکۆیە پێی وایە کە دەسەڵات معریفەیەکە کە مێژووکردە لەناو جۆرێک مێژووی کردوریە و سیاسیە و ناکەسیە خۆبەخشانەیە واتە شخصی نییە ڕەبتی بە بوونی تۆ نییە تۆ چۆن جۆرە کەسێکی تونوتیژکاری کەسێکی ئەو سیفەتانەی کە لە کۆمەڵگایە ڕەبتێک لێت بە تونوتیژیەوە کەسی تونوتیژە بێت سیفەتانی هەبێت کەسێک لەو سیفەتانی دەبێت ئەم بەو جۆرە نییە واتە ناکەسیە خۆبەخشانەیە ئێمە بە بێ فشارمان لەسەر بێت ئەنجامی دەسەڵات لەکوێیە ئەوانەی سەرنج ڕاکێشانی هەبوو دەسەڵات لەو شوێنەیە بەم تێگەیشت نەبێت دەسەڵات بۆ جۆرە نییە کە لەسەرەوە بۆ خواردن واتە بۆسێکمان هەبێ بەڕێبەرێکمان هەبێ سەرۆکێکمان هەبێت پێمان بڵێ ئەم شێوازەمان بەڵە بکەن ئێمەش لە خوار واجبەتیبین بەعکس وەکو شەبەکەیەک وایە لەناو کۆمەڵگایە وڵاوێت و دەسەڵات لە هەموو شوێنێک ئەم تەسەورە بەم تەسەورە بێت زۆرینەیەکمان لێ ناکرێت یعنی زۆرمان لێ ناکرێت بۆی شوێنی معریفەیەکی دیاریکراو بکەین دەسەڵاتی دیاریکراو بکەین بەعکسەوە بۆ خۆمان خۆبەخشانە شوێنێکەوین و بڕوامان بنین کاتێککە بڕوامان پێ بێت بۆمان بەرگری لێ بکەین وەکو پۆلیس چاودێری یەکتری بکەین بۆ جێبەجێکردنی ئەم معریفەیە ئەو کاتێکمان ئەم دەسەڵات لێدایە باکۆترە بێت بەهێزتر بێت و خەتەرتر بێت بۆ جێبەجێکردن لەو تەسەوڕێکی پێشووترمان اینجا کە سەیرکەین تونوتیژی بەم تەسەورە سەیرکەین بڵێن تونوتیژیش معریفەیەکە یاخود
کۆمەڵێک چەمک هەیە لە قاڵبی تونوتی سیاسیەکەی کە من دوو باسەکەم ئەوەیە کە ئەو کاتە معریفە لە بنیادی کۆمەڵایەتی لە پشت بیرکردنەوەکانمان لە پشت سلوکەکانمان وجودی هەیە و کارەکە لەسەر بەرەمهێنانەوەی لا یەکسانی جەندەری بەبێ ئەوەی خۆشمان یعنی بەبەستەوە بیکەین و بە ئەزەمان کاریشان بەرگریەکەین لەو جۆرە سلوکانی کە لە کۆمەڵگایە بۆ نمونە لە معریفەیەک بەم جۆرە معریفەکە بریتی بەدەوەی کە بڵین ژن مۆڵکی پیاوە ئەو هەرە معریفە لە کۆمەڵگایە هەبێت ژن مۆڵکی پیاوە ئەم معریفەیە بەردەوام خۆی دووبارە ئەکاتنەوە کۆمەڵگایە لە سلوکەکانمان لە ڕەفتارەکانمان لە پەیوەندی خێزان لە پەیوەندی نێرینە لە خێزانە وجودی هەیە لە چوونە دەرەوە لە زەواجکردن زەواجەکان بە کێشی بەرگە لەبەرەکان کە دێتە ماڵم کە لێتە ماڵم لەم ماوەڵەکردنەیە بەردەوام ئەم معریفەیە وجودی هەیە پێویستی بە پۆلیس نییە پێویستی بە کەناڵ نییە پێویستی بە سەرۆکێک نییە پێوان بڵێ وا بکات بەڵکو بڕوایەک هەیە لە کۆمەڵگان لە ڕێگەی خێزانەکانەوە لە پرۆسەی بە کۆمەڵایەتی بوونەوە فێر بین وجودی هەیە خۆ بەرگری دەکەین ئێتە تۆ گرنگ نییە چ ناوێکت هەیە چ شارێک هەیە چ شتڵێکت هەیە چۆن خۆ دەخۆری چۆن خۆ ناخۆری ئەگەر لەحزەیەکە خەریکی بەرهێنانەوەی ئەم معریفەیە بیت لە لەحزەیەکدا بە جۆرێکی ماقەڵە بکەیت لەبەرچی لەبەر پرسی خاوەندارێتی بۆ جەمە باسی کرد لە خێزانەوە ئێمە خاوەندارێتی نێرینەکانی خێزانەکان و ئەندامانی خێزان چۆن دەڵێی سەرۆکی خێزان خاوەنی ئەندامەکانی خێزان بەرەو قەرارە دەچێت جام پرسا ڕەتی زۆر بە تەوەرەی ئەم پانێڵەکە ئێمە دەسەمانە سەرەوەی کە وجودی تاک ئێمە لە کۆمەڵگایەکەین کە تاگەراییمان هەیە وجودی تاکمان هەیە لەبەرەوە لە تاگەرایی بگەبێتەوە بە ئازادیەوە و ئازادیشمان هەیە تاگەکان ئێمە لە چوارچێوەی گروپەکانە ناسرێنەوە هەریەکێک لە ئێمە کڵێشەکارێکمان بۆ کراوە لە چوارچێوەی گروپان ناسرێنەوە چوارچێوەی خێزانەکەمانە چوارچێوەی شارەکە چوارچێوەی حیزبەکە هەتا تەنانەت تەمەن تەنانەت شێوازی شکڵگۆڕیمان ئێمە لەو چوارچێوەیە ماماڵمان لەگەڵاکرێت لەبەرەوە ئاسانتر ئەتوانین کۆنتڕۆڵی ئەو گروپانە بکەین ئەگەر شتو شێوایە پێبەخشین بە نمونە ئەگەر معریفەیەکی تر هەبێت کە لە کۆمەڵگاییشکا بڵێ پرسی ژنان پرسی ژن خۆی ئەگەر ئەو معریفە بێت ئەو معریفەیەکی ئێستا کاری لەسەر بکەین بۆی کە قەزیی ژنان قەزیەیەکە بێت ژن خۆی بشی لەسەر قەزیەکی کۆمەڵگانی سەرسەرەوە کرێکە پیاو نابێت قەزە لەسەر ئەو شتێکیشکا ژن خۆی بشی لەسەرکە لەبەرەوەیە ئەو ژنانەشێکی ئیش لەسەر ئەم بابەتەکەمە تارگێتێکی دێن قەزەکانیان دێت بە قەزەی شخصی ئەڵێن خۆت وایی یان کەسێکی تر لە خێزانەکەدا وایە بۆیە بەسەر بابەتی تونتیژی خێزانیەکەی وە تەنانەت پیاوانەشیان کە قسە لەسەر پرسی یەکسانی جەندەریەکەن بەردەوام بەر لەوەی کۆمەڵایەتیەکەون بەر ئایدی کۆمەڵایەتیەکەون ناونەتەوەی کۆمەڵایەتیەکەن بەرەوەی سەرسەر قەزەیەکێکی کە قەزەی خۆت نییە قەزەی کۆمەڵایەت لەبەرەوە هەتا ئێمە تەسەوڕمان وا بێت پرسی ژنان پرسێکە ڕەتی بە ڕەگەزێکی دیاریکراوە هەیە ئەیکەینە قاڵبێکەوە بە جۆرێکی کاری بەسەر دەکەین هەتا پرسی ژنان و پرسێک تونتیژی ژنان و پرسی گەندەڵی و پرسەکانی تر نەکرێت بە قەزەی گشتی بەو شێوازە ماڵێ لەگەڵا ناکرێت لەم بینەیە نێرسەلاریە تەسەووری نێرسەلاریە ئەو چەمکانی کە باس بەکرد لە ناو کۆمەڵگەیە کارەکە دایمەن لۆمەی قوربانیەکە چون بەو تەسەورە وجودی ئەم تەسەورە هەیە کە تۆ پرسی کە پرسی خۆتە دایمەن لۆمەی قوربانیەکێک یان لۆمەی ئەو ڕێکخراوانەیەکەی کە کار بتون دیژی خێزانێکە لە شوێنێکا ژنێکە کوژێت سەیری ئەوە ناکەن کێیە بکوشەکە سەیری ئەوە دەڵێن ڕێکخراوەکانی ژنان چیان هێوا بەسەر کوژراوە ئێتەڵاق بۆ جایگەوە کە ڕێکخراوەکانی ژنان هەیە لە کاتێکا سەبەبکارەکە لە شوێنی کوژراوە ئەمە لەو بنیادەوە هەیە کە بەبێ ئەوەی ویستی خۆڵان بێ خۆبەخشانە خەریکی بەهێزکردنی معریفەیەکین کە لە کۆمەڵگا هەیە تەمان ئەوەش ڕاست کرد کە زۆر جار بە کەسیکردنی قەزی ژنان لە زۆر جار لەو بەرنامەی کە جەنابەت باسی کرد قسە لەسەرەوە بێت کە ژنان لە ژیانی خۆیان وەسێتی قەزی ژنان دەکەن وەم قسەی لەوانەیە بۆ زۆر کەسی تر بۆ زۆر قەزەی تری کۆمەڵگا سێر نەکرێت مەسەڵەن ئەگەرێکی قسە لەسەر گەندەڵی کار لە کۆمەڵگایە ناڵێن کەسەکە خۆی دەستی بە گەندەڵی سوتاوە بۆ قسە لەسەر گەندەڵیەکە بەڵام بۆ ژنە بێت و دیارە خۆت لە حاڵەتێکە هەی بۆیە قسە لەسەر بابەتەکەی هەمان لەو دیدەوە بێت هەمان لەو معریفەوە بێت کە ئامادەی هەیە بەردەوام لە ژیانی ئێمەیە کە پێمان دەڵێت
ژن بۆکیەوە یا ماڵە پرسەکانی ژنان وایە و خۆبەخشانە بە خەریکی سوودگارینەوە ئەمە پێش شێتەوەی دەکەم کۆمەڵگای ئێمە لە دۆخێکین ئێستاە لە دوای جەنگەوەی هەر کاتێک جەنگ هەڵایەت داخەوە جەنگی ئێستا جەنگ نزیکە دێمانەوە قەزەی ژنانیان بەرەوتەوە بەردەوام دێرین ینی ئەقلیمی عەسکەری و ئەقلیمێنە زیابێت ئەوانە زیادی کرد یەکسەر پشتگیری عەقڵەتی ئەو عەقلەدانەکەن کە نێرسەلاری وجودی هەیە و اون پێم وایە کۆمەڵێک معریفە هەیە لە کۆمەڵگای ئێستا ئیشەکە لەبەر ئەوەیە کە دەسەڵاتی کۆمەڵە لە گروپەکان بەقوەترن میدیاکان خۆی گوێ لەو جۆرە بیرکردنەوانە گرنگ لە زانکۆکان لەو جۆرە بیرکردنەوانە گرنگترین کۆڕەکان لەو جۆرە بیرکردنەوانە گرنگ لەبەر ئەو معریفانەی ئێستا باون و ئێستا باویان هەیە ئەکرێت لە زەمانێکە کاتیش تراکەن کۆمەڵگا مەدەنی بەهێز بێتەوە ئەو معریفەیەکی تر وجودی هەبێت وەک کار لەسەر معریفەیە بکەینەوە خۆبەخشانە ئەو خەڵکانی کە ئێستا دژی قەزەی ژنانەوە سن خۆبەخشانە لەگەڵ ئەو معریفانەیە ئیش بکەن لەبەرەوە بەڕای من کارکردن لەسەر قەزەی ژنان کارکردنێک نییە کە تەنها بە شخصی بکەین لەگەڵ گروپێکی دیاریکراوە و کەسێکی دیاریکراوە ئێمە لە جەنگاوین بەڵکو قسە لەسەر معریفەکان دەکەین لە کۆمەڵگا بەهێزکردنەوەی ئەو معریفانەی کە سوود کە ژن و کۆکایەکی بەهێز لە کۆمەڵگا بینێت و قەزەی ژنان و قەزەی گشتی سێرەکان ئەتوانێت بۆ ڕێنکاری دەست خۆش بێت دکتۆر بۆڵاوەکەم دکتۆر سەرەتا سێ پرسیارەکە خۆ مەچمە لەوێت میوانەکان